ئیتر ئەو لە خلافەتی عوسمانیان کە ڕوخان ساڵی 1924 بە تەواوی ئەم پیلانە کۆتایی پێهات بەوەی کە توانێت خلافەتی عوسمانی لەسەر دەستی مستەفا کەمالەوە ئیلغا بکەنەوە خلافەتی عوسمانی شتێک نەبوو بەناوی خلافەتی عوسمانی کە پەیماننامەی لۆزانیش ساڵێک بەر لەم ئیلغاکردنە لەدایک بوو بۆی کە خلافەتی عوسمانی بە تەواوی بە خلافەتی ئیسلامی نەک عوسمانی ئیسلامی بە تەواوی لەناو بچێ و لە جیاتی ئەوەشە دەستورێکی مەدەنی مەبەستە دەستورێکی ڕۆژئاوایی بێتەکایەوە لە جیاتی ئەو شریعەتە ئیسلامی کە 1300 ساڵ کاری کردبوو بە هەمان شێوە ئەمەشان کردو و جگە لەوەشە ئەبێت بە تەواوی تورکیا کە دڵی بابڵین خلافەتی ئیسلامی بوو ئەوێ بە تەواوی پشت لە شریعەتەکەی خۆی بکات پشت لەو دەستورەی بکات کە 1300 ساڵ لەسەری بووە ئەمەشیان کردو و تورکیا بە گەلەکەی و بە حکوومەتەکەی و بە یاسا و بە دەستورەکەی بە تەواوی پشتی لە وڵاتانی ئیسلامی کرد لە ڕووی جلوبەرگەوە و لە ڕووی پەروەردەی منداڵەوە و لە ڕووی دەستور و یاساوە لە هەموو شتێکەوە ڕوویان لە ڕۆژئاوا کرد یعنی تورکیان بە تەواوی بە ڕۆژئاوایی کرد دەرخواردیانن با بڵێن بەو شێوەیە دەرخواردیان بۆیە جلوبەرجیشان گۆڕین نەدەبات جلوبەرگێکی ئیسلامیان پێوە دیار بێت یاخود عەرەبیان پێوە دیار بێت حتا حرف و وشەشیان حرفەکانیشان گۆڕین بەوەی کە نابێت وەکو نووسینی پیتەکانی عەرەبی بن بەڵکۆی بە لاتینی بنووسن ئەوە بۆ تا ئێستاکەش ئەم شێوازە و ئەم دەستورە و ئەم جلوبەرگە و ئەم بە ڕۆژئاوایی بوونە لە ناو تورکەکانە زۆر پێوە دیارە بۆیە دینیشان زۆر لاوازە مەگەر لەو 10 ساڵی ڕابردوو وردە کەمێکیان لێت دروست ببێتەوە یعنی خەڵکانی دینداران لێت دروست ببێتەوە ئەجینە هەتا ئەو 90 ساڵی ڕابردوو دەوەزعان زۆر خراپ لە مەسلەی ئەخلاق و پەروەردە و دین و ئەشتانە والحاصل ئەمە مستەفا کەمال توانی با بڵێن بەفیتی ئەوان بە پشتگیری ئەوان کە بە تەواوی تورکیا بە ڕۆژئاوایی بکات جگە لەوەشە نەوەستان کە خەونی هەزاران ساڵەی بابن 1300 ساڵەن هاتەدی بەوەی کە بتوانن لە ڕێگای بە ئالمانیکردنەوە چۆن بتوانن ئەو هەدەفەی کە هەیەیان چییە ئاگدار بن هەدەفی بە ڕۆژئاواییکردن خزمەت گوزاری نییە هەدەفی بە ڕۆژئاواییکردن تێرکردنی مادە و خۆشگوزەرانی نییە ئەوەی کە تا ئێستا کە هەتا ئێستا درکم پێکرد بێتن و زۆر جار بە بەڵگە هێناوەتەوە لە ناوبردنی خێزان ئاگادار بن لە ناوبردنی خێزان ئەمە هەدەفی هەرە گەورەیتیان بۆی کە خێزان نەمێنێت بۆیە بینی هەر لە دوای نەمانی خلافەتی ئیسلامی و دانانی دەستورێکی ڕۆژئاوایی ئەلمانی یەکەمی شت بیریان لەسەر کردەوە چۆن ئافرەتان نیقاب و جلوبەرجیان لەبەر داماڵن ئەوە بوو هەر لە ساڵی 1932 کەریمان خاڵس کە بەرهەمە هەرە پێگەییەکەیان پێگەیشت کە لە بەرهەمەکەی بخۆن بتوانن ئافرەتێکی موسڵمانی بە باو و باپیر بهێنە سەر شاشەی مەلیکە جەمالەکان لە بڕۆکسل بەوەی کە ئەگەر وشەکەم جوان بێ بەڵام ئەمە مێژووە بە مایەیەکەوە لەسەر مەسرحی دایبنێن و کە سەرۆکی لیژنەی کە ئەوانەی کە حکومەدار لەوەی کە چێشا جوانەی دنیاە وتی بە شانازی وتی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە شەرابی سەرکەوتن بنۆشین ئەمەیە ئافرەتێکی ئەوەیە نەوەی موسڵمانەکان ئێستا لە بەردەمی ئێمە بە مایەیەکەوە وەستاوە چاوەڕێی دەمی ئێمەیە بۆیە کە ئێمە ڕەوازی پێ بدەین و ئێمە تەزدیقین بڵێن بڵێ تۆ شادجوانی جیهانی چاوەڕێ ئێمە ئاکات ئەڵێ ئەمە ئافرەتەیە کە سەرکەوتنی غەربی بەسەر عەرەبدا بەسەر موسڵماناندا سەرخست ئەمەیە تاجی سەری سەرکەوتنی ئێمە کەواتە وتی ئەم ئافرەتە تاجی سەرمانە تاجی سەرکەوتنمانە بۆیەشە بە شانازوێت چەپڵیان بۆ لێدا و ئەم کەریمان خاڵیستیان کرد بە شادجوانی جیهان نەک لەبەرەوەی کە شادجوانە و جوانە لەبەرەوەی کە هەدەفەکەیان پێکاوە کە توانیان ئەم ئافرەتە کە بە دایک و دایکی شێوە نیقاب بووە توانیان جلوبەرج لە دابماڵن و بەمایەیەکەوە بیکەن بە شادجوانی هەموو جیانە بڕۆن بە مێژوودا بگەڕن بڕۆن لە گۆگلە لە یوتیوبە لێ بدەن موسا کەریمان خاڵس سەیریکەن بزانە چیان وت سەرۆک لیژنەکان بەوەی کە هەدەفیان پێکاوە کەواتە ئەمان هەدەفەکەیان پێکە تا ئەمڕۆکەش مەسەلەی ئافرەت و نەمانی خێزان و شادجوان و
مەلیکە جەمال و مەلیکە مەحەد و مەلیکە کولیە و موسیع و گۆرانی بێژوانە زۆر هەدەفیان ئەوەیە بە ملیۆنەها کەریمان خاڵس دروست بکەن و توانیویشیانە تا ئێستاکە بە ملیۆنەها کەریمان خاڵس دروست بکەن کە ئێستاکەش با بڵێن حیزب ئەلمانیەکان شانازی ئەکەن بۆی کە بتوانن شاشەکان بڕازێنەوە بە دڵی ڕۆژ ئاواییەکان بۆی کە بڵێ بسەبێن بڵێ بڵێ ئەو پیلانێک کە بۆمانتان داناوە ئێستاکەوەمە جێبەجێەکەین ئەوە نییە بە ملیۆنەها کەریمان خاڵس لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانماندا نیشانتان ئەدەین بە ئەو جلبەرێکە بۆ خۆتان پێتان خۆشە ئافرەتەکانی ئێوە چیان لەبەردایە ئێمەش ئەومان لەبەردایە.